ترسنۆکترین توێژی مامۆستایە. ئێستا بەهۆی منەوە بەهۆی ئەو چاو پێکەوتنەوە تەڵەبەکانی قانون و مامۆستاکانی قانونیش هەمویان بە خۆیان دادەچنەوە. چونکە لە زمانی حەیزران من تەڵەبەم فێر کردێ کە مامۆستا دوژمنی تەڵەبەیە بە شێوەیەکی گشتی دەڵێم لە کوردستان. ئێستاش دەڵێم قوتابیان خوێندکاران تەڵەبەینە مامۆستا دوژمنتانە. من دەچمە سەر ستەیج قسە دەکەم تەبعان مامۆستاکان دژمنی منیشتن لە کولیەی قانون بەو عاسمانەی کە خالقی هەمومانە لێم پرسیە مۆنتیسکیۆ دەیناسی؟ پۆلیسانە چ بکەم ئاخر لەسەری خۆ بدەم نەیناسیوە. تۆ لە قانونی برام ئێستا بەهۆی منەوە بەهۆی ئەو چاو پێکەوتنەوە تەڵەبەکانی قانون و مامۆستاکانی قانونیش هەمویان بە خۆیان دادەچنەوە. چونکە من حەقیقەت دەڵێم حەقیقەتیش هەتا سەری نەبڕی قسە ناکە. دکتۆری بەڕێز با ئەو بپرسم من حەقیقەت سەر دەبڕم. ئەمە وەکو لە چاو پێکەوتنەکانی پێشوو گوتم تەڵەبەکان گەنجەکان هەمویان ئەمنیان خۆش دێ بەس بابیان کە باب بوون هەموو ئەوانەی لێ جوورێندا مامۆستا کەشی بە من نایە. بۆ چونکە لە زمانی حەیزران من تەڵەبەم فێر کردێ کە مامۆستا دوژمنی تەڵەبەیە بە شێوەیەکی گشتی دەڵێم لە کوردستان. ئێستاش دەڵێم قوتابیان خوێندکاران تەڵەبەینە مامۆستا دوژمنتانە. من دەچمە سەر ستەیج قسە دەکەم تەبعان مامۆستاکان دژمنی منیشتن. من بنە مامۆستایانی ناڕازیم گوت ئێستاش دەڵێم ئەگەر ڕاست دەکەنەنگۆ بەکرێجیلاونین هەموو مامۆستایی ناڕازی پێم گوتم وەرم لیستێک دارن ئەتو یەکێتی بە مامۆستای ئەمن پارتی دەبم ئەو کۆمەڵی ئیسلامی دەبێ ئەو یەکگرت و سەرچاوم شوعی بەس دیفاع لە مامۆستای بکەن. کەس نەهات. ترسنۆکترین توێژی مامۆستایە لە کۆمەڵگا مەعاش موچە مەعاشی 4 ملیۆنە سەگ بەوەی قوربانی بم حەیرانی خۆشم دەوێت ئەون بۆ دەلێم سەگ بابەی چونکە پارەی زۆرە کاکە شایستەی ئەو پارەیە نییە کە وەری دەگرێ مامۆستا زانکۆی دەڵێم ها ئەوەی دی هەر حەز دەکەم لە موچە نییە و بستە مەسکۆ و بستە ئەوە ناوچە ئەو باخچەیە ناوچە ئەوەی لای سینەما حەمرا جێی باخچەی شار لێ دانیش ڕەسم بگرن و بڵێ وەزعمان خراپە. وەزعەت خراپە هەستا لیست دانێ نا حەزبەکەم یەکێتیە کو دەبێ بن ئێدی لۆ مزاهرە دەکەی لە 191 مامۆستای زانکۆ 91 بەس لە دوو ئەوەیە عایلەی هەیە منداڵی هەیە حەیدانی بم بە دوو پارەوە بگەڕێ مەحازەڕاتی ئیزافی ئەم لەسەر چ فەسڵکرام فەسڵکرای دوومم نەجێڕاوە ڕۆژێک لەتان دەجێڕمەوە لەسەر ئەوەی کە من پشتی ئەو مامۆستایانەم گرت کە تەنیا بە دوای پارەوە بوون مەحازەڕاتی زۆریان دەداوە لێدا پارەی زۆر بوو محازەرات دەوکات و تەرقیە تەڵەبەی منە بوویتە پرۆفیسۆر ئەمن هێشتا تەرقیەم لە وەزارەتی دارایی ڕاوەستاوە کە تەرقیەت ڕاوەستی 300,000 مانگانە بۆ زیاد دەکا ئەوان هەموو تەرقییان کرد بوونە مامۆستای یاری دەدەر بوونە مامۆستای نامچی بوونە پرۆفیسۆر بوونە پرۆفیسۆری یاری دەدەر هەمویان پرۆفیسۆر و چیوارن ئەو توێژە مامۆستایە کە بەس چاوی لە موچەکەیەتی تەرقیە دەکا چکە ماستاوی دەکا گورە ئینگلیزی نازانێ گورە ئینگلیزی نازانێ پارتی وەرەقەچی دایتێ بڕۆ لێدا سەلام خۆشناو لەگەڵ ڕێزم بۆ دکتۆر سەلام خۆشناو لەسەرەوە فەسڵکرام کە ئێستا دەڵێم لۆ پشتیانم گرت محەممەد خۆشناویش لێ بوو کە پشتیانم گرت گوتیان دەبێ نەقڵ بکرێن
هذه من دواء نقل بكرم لقال مصطفى زنقنو نازم سيوان لو شون كان رازي نبوين بقرارك تدخلي ناو لجني زانستي كذبو حقي شيبو للاك بزمن له عمل شو كبشتي أنا قلت ألوز بموضوعك كواتا أو ما مستعنا كالتنيات يعني لموسكية حز يعني للترقية وحز ناساريش دكن ما استاو بوش تيبكن للسليماني ليرش ما استاو له بارتي بكن تدقي سوري شكا